سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من دانا کەمالم خۆشحاڵم لە دیدارێکی تایبەت لەگەڵتانم. ئەمڕۆ 18 شوباتە، یادی دامەزرانی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانە. هاوکاتم دیدارە تایبەتە با بڵێن تەرخان دەکەین بۆ گفتوگۆ و قسەکردن لەسەر کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە، بەڵام نەک لە ئێستادا و لە ڕابردوودا. میوانداری زۆر بەڕێز کاک فواد حەمە ئەمین سەراجمان کردووە، کادری پێشووی یەکێتی قوتابیانی کوردستان کە بە خۆشحاڵی و ئێستا لامان میوانە. کاک فواد بەخێر بێت. سپاس دەکەم بێەوەی بژێت. کاک فواد، با لەوە دەست پێ بکەین کە هەریەک لەم ڕێکخراوانە بوونەتە هۆکاری ئەوەی کە سەرکردەی سیاسی کورد پێ بگەێنن، بیزات یەکێتی قوتابیانی کوردستان کە قوتابخانەیەکی گرنگ بووە بۆ پێگەیانی سەرکردەی سیاسی. ئەوانە لە ڕابردووە ئەندامی ئەم ڕێکخراوە بوون، سیرەکەی لە ئایندەیانە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان بوونە سەرکردەی سیاسی کورد. ئێوە لەم بارەی وەڵەنچ؟ پێشەکی سڵاو و درود بۆ جانی پاکی شەیدانی یەکێتی قوتابیانی کوردستان و شەیدانی هەموو کوردستان. لە یادی 72 ساڵەی دامەزرانی یەکێتی قوتابیانی کوردستانە من گوڵی ڕێز و وەفا بۆ ئەو قارەمانانە و بۆ ئەو خوێندکارانە و بۆ ئەو قوتابیانە دانێم کە لە خزمەتی کوردبوون و کوردایەتیا بوون و بەشداری شۆڕشەکانیان کردووە، چ بە پێشمەرگایەتی، چ بە قەڵەمیان، چ بە جانفیدایی، کەوانە نمونەی ئەم نەتەوەیەن. وەک بەرزانی ئەفەرموێ قوتابیان سەرڕمن لە هەموو شۆڕشێکە. لەبەر ئەوە گەریمە مێژووی یەکێتی قوتابیانی کوردستان کە لە ساڵی 53دا دامەزراوە خوێنی نەوانێ کۆمەڵێ هەیبەتی جوان و کەسانی چالاک و دیار چ لە کوردستان چ لە ئەوروپا کە دەوریان بووە یەتە بەر ئەم مێژووە پڕشنگدارە. کەواتە ئەگەر بچینە ناوەوە یەکێتی قوتابیانی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوانەی کە پارتی دموکراتی کوردستان دایمەزراوەکو یەکێتی لاوانی دموکراتی کوردستان، یەکێتی ئافرەتانی کوردستان، ئەمانە ئۆرگانی ئەو حیزبن کە چۆنەڵی نەشونما بە کادێران و بە تێکۆشەرانی ئەکا. هەر حیزبێکیش ئەوانەی نەبێ مانایوە لە ماڵی خۆی دانیشتووە هیچی پێ ناکرێت. بۆ قوتابیان فێری زانست و زانیاری، فێری تێکۆشان و قارەمانەتی ئەبن لە چیەوە؟ لە خوێندنەوە، لە وشیاریە، لە بەرامبەر داگیرکەران و ئەوانەی کەوا کوردستانیان داگیر کرد. ئەم ڕێکخراوە توانیوێتی با بڵێن وەکو پێویست ئەو کادرانە با بڵێن لە سەردەمانێکە لە یەکێتی قوتابیانی کوردستانە بوون لە ئێستا سەرکردەی سیاسی کوردی منەمە بیزات جەخت لەسەر ئەمەیان بکەینەوە. لە مێژەوە هەر تەوان دەوری خۆشەتی قوتابیان دیارە. مەسەلا ئەگەر تۆ بێنی ناوی عادلمراد، بێنی ناوی عارفتەیفور، بێنی ناوی بەداخۆ ناوەکەم لیان نیێسا زۆر خەڵکن کە مەسەلا دکتۆر کەمال پواد وانیش بێنی ئەوانە یا ئیسما شەریف بێنی، ئەمانە مووی ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان بوون. هەر لە هەوڵکاتەوە یعنی کە بەشدار بوون یەکێکن لەوانەی کە چۆنەڵێ ئەدەبیاتی حیزبەکانیان نووسیوەتەوە، بەیاناتیان بڵاو کردوێتەوە، یاداشتیان ناوە بە دەوڵەتان. یعنی ئەتوانرێت بوترێت کە قوتابخانەیەکە بۆ پێگەیاندن. بەڵێ هەم قوتابخانەیە کە بۆ پێگەیان، قوتابخانەیە کە بۆ بەشداریکردن لە شۆڕش و بەرخودانە. یعنی تۆ ئەگەر خەڵکی خوێنەوار و وشیار و بە ئاگا بێنی باشترە و لەوەی کەسێکی نەخێنەوار سەرپەرشتی کۆمەڵی ئۆرگان یا کۆمەڵی ڕێکخراو یا کۆمەڵی شتی ترکە. بۆ نمونە مەسەلا ئێمە تەمەن یەکێتی قوتابیان بە کۆمەڵی قۆناغا تێپەڕیوە تێگەی و بەداخەوە تاکو و ئینشقاقی 64 بۆ ئەوانە بوو بە دوو بەشەوە. تەمان ئەوان بەرەی نەتەوەیە کە لە یەکێتی قوتابیانی کوردستانە توانی ئەو چمکە بگرێتە دەست و هەتاکو 72 بە شێوەیەکی نهێنی ببا بەڕێوە و بتوانێت کاری خۆی بکە. کارەکانیشان تەنیا هەر ڕێخستن نەبوو، بەڵکو زۆر جار کاری پێشمەرگایەتیش بووە، زۆر جاریش کاری. پێم خۆشە بزانم ئەو چالاکیانەی کە لە ڕابردووە یەکێتی قوتابیانی کوردستان ئەنجامیەوە چی بوون؟ بریتی بوون لە چی؟ تەمان ئێمە ئەڵێن ئەگەر لە مێژەوە ئەو مێژووی کە بڵێن لە 53 تاکو 60ەکان باسیکەی پڕە لە کار و چالاکی وەکو هەموو ڕێکخراوەکانی کە. بەڵام ئێمە توانین بڵێن لە دوای 66 و ئەوانەوە کۆمەڵێک گەنجی قوتابیانی زانکۆ کەوا یەکی کە لەوانە
کە سەپەرشتیەکەن تۆفیقی نووری بەک بوو کامیلی حەمومی سەراج بوو مەرشەمەیی بوو خالی خۆش بێ فەرا عەبدولحەمید بوو هەروە بێتوانێ مژدە تاهیر بوو و دوا بەوەکە بینە خوارەوە لە ئۆرگانەکانەوە شێخ مەنسوور بووە شێخ ناسر بووە دکتۆر لاوچاک بووە دوایەوە نەورۆزی مەلا عەلی بووە کەمال چاومار بووە ئەمانە بەڕاستی کادێرێکی لە هاتوو چاک بوون هەتاکو ئەگاتە دوای بەیان 11 ئازاریش دلە ڕەشی بووە بەختیار عەبدوڵڵا بووە دوا بە دوای ئەوە کوردۆ عەلی بووە ئەمانە هەمان بەڕاستی کەسی دیار و بەهرەمەندی ناو یەکێتی قوتابیانی کوردستان بوون کە ئیش و چالاکیان کردووە چ لە شۆڕشە بەیانات دەرکردن و نووسین و بەیان بڵاوکردنەوە چونکە ئەو سەرەوەی کە ئەو بەیاننامەی کە دەرەکران لە ناو شارا بوون بەڵێ بەیانەکان کە دەرەکرا زۆربەی لە ماڵی ئێمەیە لە ماڵی کاعومەر شەمەیی ئەو کاتە قۆپیە هەبوو وەزائیدەن تۆ بەیانێکە دەنووسیەوە ئەو بەیانە دوایی قۆپیەکانت دانا دەی لەبەرە گرتەوە تەوزیع دەکرد هەر ئۆرگانێکی قوتابیان چ لە ئامادەی سلێمانی بیا بەکرەجۆ بێ یا ناوی چیە تجارە بێ بازرگانی یعنی ئەوانە ئەوانیش ئەوانیکان ئەمسیۆ بڵاو بۆ ئێوانێ کار و شۆڕش لێدا چی بووە بڵاویانە کردەوە یعنی بۆ ئەبوو بە گۆڤارێک یعنی بوو بەوەی کەوا تۆ بزانی لە کوردستانە چی ڕۆیە داگیرکەر چی ئەکا قەسفی چی ئەکا تۆ بەگرێتە چوە چەند شەید هەیە چەند تێکۆشەر هەیە ئەوانە بە کوردەکەی بڵاوکردنەوەی هەندێک زانیاری بۆ لەسەر بڵێ ئەو چالاکیانە کەیان چونکە ئەو کاتە نائیعلام ئەوەنە گەورە بوو نەی زعیشی ئەو تۆ هەبوو تۆ زعی بەس کوردستانی هەبووە بەڵام لە ناو ڕێکخراوەکانە و گەیانی پەیامی کوردایەتی و تێکۆشانیەوانە و حتا بەشداری مزەهارەکانیانە کرد تێگەی هەوڵەرانی پێشمەرگەیەک باتاتە ناو شارەوەیان بدە ماڵی خۆ لە پرسیارەکانی دواتر باسی یەکەین بەڵام ئێستا مەبەسمە ئەوە بزانم کە ئەم ڕێکخراوە کە یەکێتی قوتابیانی کوردستانە ڕۆڵی چی بووە لە چەسپانی بیری نەتەواییە لای خەڵک ئێمە ئەو قۆناغی کە ئێمە ئیشمان تیا کردووە ئەوانەی کە یان برد بەڕێوە هەمووی نەتەوەیی بوون ئەو ناوانەی بۆم باسکردن یعنی زیاتر سەر بە بیری نەتەوەیی بوون کاژێک بوون تێگەی کۆمەڵی ئازادی و ژیانەوەی یەکێتی کورد ئەوانە خۆیان بەخت کرد لەو پێناوەدا و توانیان کوردایەتی و کوردستان بوونی هەموو شوێنەکانی کوردستان بە نەتەوەکان بە خەڵکەکەیان بە قوتابیان و مێژووی کورد خێنەوەی مێژووی کورد و ئەو گۆڕانکارانەی کە ڕوویە چ لە کەرکووکابێت چ لە هەولێرابێت چ لە شارەکانی ترابێ پەیامەکان ئەگەیەنرا و بە تەمان تۆ ئیعلامی شۆڕشی ئەیلولی بڵاو کردایەتەوە پێزانینێ بوو یعنی ڕۆڵی سەرەکی هەبوو بەڵێ ڕۆڵی یعنی توانین بڵێن ئێمە دوو قۆناغمان هەیە من ئەوەی کە خۆم تیا بەشداریم کردو قۆناغێکی کاسبکاران هەیە لە سلێمانیە ئەوە لە ساڵی 61 تا 62 63 ئەوە بەڕاستی کاسبکارانی سلێمانی دەورێکی زۆر گەوریان لە شۆڕشا بینیوە و چی بە کوردنەوەی جلوبەرێک چی بەیانی ئابوونا چی بە پێشمەرگەی ناوشار چی بە دەرەوە کۆمەڵی ڕۆڵەی ئەم شاریان کردبوو بە پێشمەرگە هەموو چالاکیەکان ئەوان ئاسپارت و خەڵکیشان شاردەوە جلوبەرجان بۆ پێشمەرگە پیا کرد یعنی کۆنتاکێکە بوو لە بینی دێهاتەوە بۆ شار لە شارەوە بۆ دێهاتەکان ئەوە لەوێەوە قۆناغی دووەم کە من زیاتر لەگەڵیان یەکێتی قوتابیانی کوردستان بووە کە ئەمانە بەڕاستی لە ناو قوتابخانەکانی وەکو پێموتی ئامادەی شۆچۆمانە کار و چالاکیەکانیان کە زۆریشان وشیار بوون بعضێکیان شەهید بوون و هەندێکیان بوون بە نووسەر و هەندێکیشان بوون بە پێشمەرگە لە ناوهێزی خەباتە لە ناوهێزی ڕزگاریە لە ناوهێزی زمناکووە و هێزی ئەزمەر کە مخۆم لەوێ بووم ئەمە بۆ خۆی یعنی بەرهەمەکانی نییە هەچی شەڕە سەختەکانی گەروی عومەر ئاغا و هەروە بێتەوە کۆڕک و سێرتیز و چۆکی هەیە دەهای وەکو ملازم حەمە شەوقی و ملازم محەممەی سەروپێ و ئەنوەری مەجی سوڵتان و ئەو کۆمەڵە خەڵکە کە هەمووی ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان و بەشداریان کردووە زۆر باشە یا هاواری و ئەوانە کاکفە تۆ باز لە کار و چالاکیەکانی قوتابیان لە ناو شار و لە شۆڕشار ئایا ئەو بربەستانە حتمما بربەستی زۆر هاتوۆتە ڕێگەی ئەم ڕێکخراوە کە بە ڕێکخراوی دایک ناوزەن یعنی پێم خۆشە بزانم
ئەو بربەستانە چی بوون لەو سەردەما لە ڕابردووە کە هاتە بەردەمێکێتی قوتابیانی کوردستان؟ وڵی بربەستەکان زۆر بوون یەکێ لەوانە تەمەنەوە داگیرکەر حکوومەتی عراقی و سەردەما تەوان سیخوڕی هەبووە مەسا خەڵکی هەبووە هێزیە بۆ ناو شارەکانە ئەوە زۆر بەنهێنی کار و ئیشەکە بکردایە بۆی کەس نەجگیرێ یا کەس لە ناو نەبرێ ئەمانە ئێمە مەسەلا تۆ کەسێکەیە ناوی محەممەد سەدیق مەحموود پێنجوونیە ئەوە یەکێکە لەوەی کە ئەخباریان کرد لە قەسری نهایە هەر چوار پەلیان بڕیەوە دەستیان بڕیەوە تا ئێستا کەسێک باسی نەکردووە دێگەی کە خەڵکێکە هەیە مەسەلا لە 74 شەید لەیلا قاسمە هەیە نەریمانی فوارمەسید هەیە شەید ئەوە قەسرەکەیە کە کاتێک چووینە دەرەوە قوتابیان زانکۆ کرایەوە لە قەڵاتزێ لە 24/4 ئەوە بوو حکوومەتی عراق پێی قوبڵ نەکرا بە تارەی میک و سۆخۆی کەوتەوە زیان لە هەر قوتابیەکان زیان لە 20 کەسن ئەوە ئازا حسێنە چیرۆکە باس بکەیت بەڵێ ئەوە تەبان هەر لە سعات 11:45 دقیقە کە تارەکان ئەچن بۆیە و بانگەوازی خۆشمانی تیا بوو کەواوی زان کۆمان کردوێتەوە و خەڵک بابێتە ناو شۆڕشەوەمانەوە هەموو قوتابیان ڕۆیان کردە ئەوێ خەڵکی قەڵازیێش تەمان بەرکەوتوە خەڵکێکی زۆر بەرکەوتووە لەوێ تەمان قوتابیان زۆریان پێخۆش بوو کە زانکۆی و بەردەوام بە خوێندنێن ئەو هات لەو کاتە لەو سعاتە دەستی کرد بە خەسەبکردن دەها شەهیدی وەکو ئازا حسێن و حەمەد ساڵح سامسام و هیوا و هەروە بێتەوە بورهان شاسوار و کۆمەڵێ قوتابی ئەوانە شەهید بوون بەڵێ هەمووی تیا شەهید بوون خۆم لەسەری چیرۆکێکم هەیە لەسەری هەروە دەشامەریوانی چیرۆکی لەسەری زۆر کەسی کە بابەتەکە کراوە بە شیعر و بە چیرۆک لەو بابەتانە و برینارێکی زۆریش لە ناو قەڵازیە و شەهیدێکی زۆری خەڵکی شەرەفمەندی قەڵازیێشی تیا شەهید بوو. چیرۆکەکە تراژیدیە بەداخەوە کۆمەڵێک لە قوتابیان تایە شەهید بوون بەڵام باسکردنی لە شایەت حاڵەکانی وەکو بەڕێستان ئەوە شتێکی باشە و پرسیارێکی کەیش کاک فواد لەسەرەوە کە لە ڕابردووە کورد خۆپشاندانی کردووە بۆ بەدەزێنانی مافە ڕەواکانی پێم خۆشە بزانم یەکێتی قوتابیانی کوردستان ڕۆڵی لە ئەم خۆپشاندانانە چی بووە ڕۆڵی لە بەدەزێنانی هەموو کاتێک قوتابیان وەکو پێم وتی دەورێکی گرنگیان بۆ لەناو بزوتنەوەی کوردایەتی و شۆڕژێڕیە بە هەموو باڵەکانیەوە یعنی تۆ دیقەت بە ئەگەر شتێک ڕووی یابێ ئەوە مەسەلە بۆ نمونە ساڵی 63 کە مرۆی حوزەیرانی 63 بوو ئەو هەموو خەڵکەمان شەهید بوو لە پارکی ئازادی ئێستا کە پیانەوە حامیە خەڵک خرایانەوە سەبڵەکانەوە خەڵک ڕەمیە کراوکو مامەسایاسین و حەمەبۆر و ئەوانە چەنای وەکو شەهید نامی قاغا و کەمالی حەمی فەرەجەفەنی و زۆرن ئەو شەهیدانە کە بانگەوازەکە بڵاو بۆیەوانی و تۆزێت جە و گۆڕا لە دوای 64ەوە خەڵکێک بە مزارە بە تایبەتی قوتابیانی ئامادەی سلێمانی هەر بە مزارە چوون بۆ ئەوانەی قەبرەکان دەربێنن جەنازەکانیان دەربێنن بۆ حامیە دۆڵی مردنیش دۆڵی مردن بەرامبەر حامیە کە ئەو پێش مامەساکەی تیابوو بەو شێوەیە یعنی خەڵکەکە ینی خەڵکی کوردایەتیە کرد لە قوتابیانیش و لە لاوانیش و لە کاسبکاران و حتا مامەسایان و ئەوانە کەسی نەبوو مەسەلاسە قوتابی ئەرچێکی کەشی هەبووە ئەو کاتانەی کە شۆڕش وردەوە دەین بوو پێویستی بە پارە هەبوو پێویستی بەوە هەبوو یعنی خەڵک لای لێکاتەوە کارت دروست دەکرا کارت زیاتر وێنەکان وێنەی جەمال بەختیار دروستیە کرد تارێکی میک قەسرەکە ئەفتەتێک مناڵەکەی بەدەستەوەیەتی بۆ بێشکەیەکی لەو لاوەیە هەتا من هینێکی خالی زامدارم لای وێنەیەک وەختی خۆی لە ڕامانی شەبڵام کردەوە ئەوە هینەکرا کرا بە کارت کارتانە چی بوو ئەو کارتانە کرا بە ڕسم خۆی ڕسمەکە تابلۆکانی جەمال بەختیار بوو ئەو ڕسمانە کرا بە ڕسم تۆچیتە دوکانێک ئەو کاکمە بۆ شۆڕشە و شتێکی وایە کابراونە کورتپەروەەر بوو ئتر لە نیو دینارەوە لە ڕعبێکەوە بۆ تێگەی دینارونیوێ ئەمانە ئەمە کۆکرایە و ئەدا بە حیزب بۆ ئابوونەی پێشمەرگە و بۆ ئەو وەسعەت بەڕێ بکرێ دوو هەم خۆ دەزانی حەسارێکی زۆر لەسەر کوردستان هەبوو ئەو ساڵانە بە تایبەتی لە دوای 63 ئەوانەوە مەجبور خۆراک کەم بوو گرانی بوو لە سلێمانیە
یەکێتی قوتابیان لە ڕێی ڕێکخراوەکەی خۆیەوە لە ڕێ ئەوە هەوڵ لێرا نەوت پیاکرێ ڕۆن پیاکرێ ئەوە پیاکرێت جلوبەر کۆکرێتەوە بنێرێتە دەرەوە هەیەکە لە ماڵی خۆیەوە لە شوێنی خۆیەوە ئەینات بۆ پێشمەرگە ئێگە چکە تۆی سەروەت و سامانێکە نەبووە پێشمەرگەی پێینکە ئەوە بۆ یعنی لە هەموو مەجرایەکە یەکێتی قوتابی حتا بتوانیە گە بڵێن لە عادی بایدیشەوە مەسا من بیرمە مامەسا عیززەت و ئەوان و کۆمەڵی خەڵکی کە لەناو قوتابیانە بوو ئەو کاتە دوو قوتابیانە بوو قوتابیانی حیزبی شوعیە بوو لەگە قوتابیانی کوردستانە دێگە ململانێشە بوو بەڵام یەکێتی قوتابیان هینیان نەکرد جوان نایە و کوردایەتیان نەکرد زیاتر وە دوایەوەش زۆریشی کە بۆ بە مامۆسا و دکتۆر و ئەوانە زۆریشی بۆتە پێشمەرگە و شەهید بووە وتمان ملازم محەممەد لە سەرتی شەهید بووە دوا بێتەوە ئەنوەری مەجلی سوڵتان تێگەی هەروە ملازم محەممەد شەوقی ئەمانە هەموو ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان بۆ کورد و عەلی کە نووسەرێکی دیار و بەبەهایە ئەوەش ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان بوو اینجا ئێمە خۆمان کۆمەڵێک قوتابی کە ساهمیان لە دایرەکان و دیارن وەکو تا حەمەد ساعی وەکو سیروان جەمال وەکو بەکەر محەممەد و زۆرمان هەیە ئەوانە ئەندامی چالاکی یەکێتی قوتابیان بۆیەکێ لەوانش کە بوو بە سەرۆکی لەخی سلێمانی یەکێتی قوتابیانی کوردستان هاوبیرم دلێخشی بوو کە ئێستا یادی بەخێر لە ئەمریکایە بەڵام ئەو گلەیشی لە من کردبوو بەداخەوەنەوەی زانی بوو من لە قۆناغی ئەو باز دەکەم من پێش ئەو قۆناغە باسم بەکرد اینجا ئێمە کە کۆ بووینەوە من و کاک دلێر و بودی هاواری و هەمە عەلی خۆمانەوەی کە ئێستا بەداخەوە لەسەر کورسیە هەڵەبجەیی هەمە عەلی حەمە موراد ئەمانە شانەیە بووین شانەکەمان ناو نابوو شانەی زێویە ئێتە دوای یەکێت راپۆرتی لیا بووینەوە ئەمانە هەمومانیان پەروازە کرد کاک فواد لە هەموو ئەم بەسەرهاتانە و ئەم چیرۆکانەی کە گێڕاتەوە لەم دیدارە تایبەتەیە پێم خۆشە ئەمایان ئەم پرسیارەی وەڵامەکەی بزانم وەڵامەکەیم چنگ بکەوێ ئەوژەوەیە کە ئایا هیچ کام لە ئەندامانی ئەم ڕێکخراوە پیرۆزە بوون بە پێشمەرگە خزمەت بە شۆڕشە یەک لە دوایەکەکانی کوردستان بکەن ئەی چۆن نیان کردو کاک هەمووی ئەگەرێسا و کتێبەی حەمەسوور هەیە پێڵەن شێخە سوورە شێعەبدولکەریم کۆمەڵیانی هێنی باس کردووە تێگەی ئەگەر تۆ ئەڵێ عادڵمەرا مەسای ئەندامێکی قوتابیان بۆ عارف تەیفور ئەندامێکێتی قوتابیان بۆ یادوڵڵا کەریم و ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان بۆ هیوا ساحب خەران لە قۆناغی شەستەکان بە دوای هەر چوونە بەڵێ ینی باوەڕکە یعنی ئەوەی تۆگە شانازی بکەی بە خەباتەوە بێ یەکێ لەوانەی خەباتی کردو دیارێکێتی قوتابیانی کوردستانە و ئەو کاتە دەنگی قوتابیان هەبوو یعنی تۆ ئەبێ بابەتێکی سەقافی و ڕۆشنبیری و هەبێ کە بتوانی چۆن دەنگی پێشمەرگە هەبوو دەنگی قوتابیانیش هەبووە دێگەی کاکەم و دووەم یادەوەریەکانیشە هەمووی باس کراوە هەمووی ئەو خەڵکانەی کەوا تێکۆشاون لە ناو مێژووە دیارن دێگەی کەسێک نییە مەسەلا بڵێ وڵا فلان کەس باسی ناکە من ئەمڕۆ باسی نەکەم تۆ سوێنێ باسێکە هیچکە باسێکە چونکە ئەوانە پیرۆزیەکان لەوایە بۆ سەروەت و سامانی بەجێشوە تاعین بۆ ڕای کردوتە دەرەوە بۆ بە پێشمەرگە لە هێزەکان زۆر باشە کاک فواد کاری ڕێکخراوەی لەو سەردەمەی ئێوەیە کارێکی نوێ بوو بە نسبەت خەڵکی کوردوە ئایا خەڵک چۆن هەستیان چۆن بوو درکیان چۆن بوو بەم جۆرە کارکردنە بەم نەمەڵی کارکردنە کە ئێوە لە ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستانە ئەو کاتە بەڕاستیمە حقیقەتێکی وێ بزانین دوو بەرە هەبوو بەرەیەکیان بڵێن سەر بە جەماعەتی مەکتەبی سیاسی بوو بەرەیەکیان سەر بە بەرەی پارتی دموکراتی کوردستان بوو بە سەرۆکاتی بەرزانی لەبەر ئەو بەرەیە زۆر بەنهێنی ئیشیان نەکرد یعنی من لە ماڵی خۆمانە کە کاکەم ناوەکانی هێنایەوە هەموو ناوی نهێنیان بۆ دانرا دێگەی و یەکێ لەو جەنتڵانەی کە زۆر ئیشێکروریا بوو نەورۆزی مەلاعەلی بوو دێگەی بە حقیقەت یعنی کەمال چاومار بوو دوایەوە خەڵکی کەبوو نەگەرستە ناویشانم لە یاد نەبێ ئەمانە ڕاڵیان کردبوو بە ناو هەموو قوتابخانەکانە دێگەی ڕەفعەت حەمدی بوو دێگەی ڕاستی نووری شاوێز بوو هەروە بێتەوە کۆمەڵی خەڵک یعنی لە خۆبردوو بوون بەڵام لە ناو بڵێن لە بەکرێژوا بە نوعی ئیشیانەکە لە عەدادی سلێمانی بە نوعی ئیشەکرا تێگەی هەمووشی مەسەل لە دارالمعەلمین
ئەوە مامۆستا محەممەد فەتاحی دارۆغایی بوو محەممەد فەتاح خەڵکی گەڕێکی چوارباغ بوو کوڕێکی زۆر چالاک بوو زۆر بێدەنگیش بوو ینی نەدەزانانی ئەمە سیاسە دەکایانە بۆ چونکە ئاشکرابوونی دوو جۆر بوو جۆرێکیان لەلایەن حکوومەتی عراقی خۆیەوە کە بەردەستیان کەوتە ئەوە زۆر زەحمەت بوو جۆرێک کەشان لەلایەن برادرانی ترەوە تێگەی بۆ چونکە ئەو پێکدادانەی کە هەبوو لە ناو سلێمانیە ئەسەری خراپی بەجێش ئەوە زۆر ڕووداویشەیە کە ڕووی یاوە لە سلێمانیە هەمووی خشای من ناو شاری خوێناو تێگەی ئەوە هەمووی لەو تەناقوزاتانەوەیە کە تۆ منێ بەدڵنێ من تۆم بەدڵنێ بێت تۆ بسڕێیتەوە من بمێنم لەبەرەوە بەڕاستی ئەو کاتەش من بۆ خۆم شتێکم خوڵقان بوو شەوان کۆ بووینەوە هیوارۆڤ ماوە تێگەی برادران خۆشناوەریوانی ماوە تێگەی هیوای ئاسۆ ماوە تا حمەسایی ماوە تا کاوس دکتۆر کاوس عزیز کە ساوانە هەموو شەو کۆ بووینەوە لە ماڵی یەکتریا بۆ ئەوەی نییە من کتێبشتم لە بەغاوە ئەهێنا مەتابەتی کتێبی قەومی وە کە تۆ فەرمی چۆنەوەدا ئەمانەم ئەێنا لە بەغاوە لە لاو هەتا لە شەی دەشامەی پێم تۆ کتێبی مارکسیم بۆڵ بژێرە من کتێبی قەومی بۆی هەردوو لامی بن هەتا من ڕێیەکمە بوو حقیقەت هەتا ئەمڕۆژ لەسەر ئەو ڕێم حەق نییە کێتی قوتابیانی کوردستان و ئافتەوان جیابن باجا نەبن با بەرامبەر یەک مناقەشە بکەن دایلۆکەن تاریخ بخوێننەوە تێگەی شتی تازە بڵێن هەروە بێتەوە بتوانین مەسەلا زیاتر ڕوایەکی گەورەترمان هەبێ نەک بە شێوەیە بین بەڕاستی تەنیا من ئەوەی خۆم چی فەرموو هەرەوە ڕاستە شەر نییە چکە هەموو شتێ نسبێ مطلق نییە کاک فواد ماندوومان کردی سپاس بۆ بەشداریکردن لەم دیدارە تایبەتە بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تا دیدارێکتر بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ